خانما شێوەکار ڤارین سالار یەکێک لەو خانمانەی کە هەمیشە خەونی بووە بتوانێت پێشەنگێکی تایبەت بەخۆی بکاتەوە. لە دوجارام خەونی هاتە دی و توانی کە پێشەنگای تایبەت بەخۆی لە نێو هۆڵی مۆزەخانەی سلێمانی بکاتەوە. دیارە لە نێو کارەکانە زیاتر لە 30 کاری تایبەتی ئەم خانما نمایشکراون و بڕیارە پێشەنگەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. کچە شێوەکار ڤارین سالار دوجار خەونەکەی بوو بەڕاستی و پێشەنگەیەکی شێوەکاری تایبەت بەخۆی لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی کردەوە. لە پێشەنگەکەدا نزیکەی 30 تابلۆ نمایشکرا بوون و بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. ڤارین سەربەز لە چاوپێکەوتنێکی تایبەتیدا بە کورسات مەگەزین زیاتر لەبارەی تابلۆکانی و پێشەنگا گەشەوە دووە. سڵاو لێ بە خاتوو ڤارین، پێم وڵێ تا چەند دڵخۆشی ئەمڕۆ توانیوتە یەکەمین پێشەنگەی تایبەت بە خۆت بکەیتەوە؟ زۆر دڵخۆشم لەبەرەوەی کە پێشەنگەیەکی تایبەتیم بە خۆم کردوتەوە و هیوای خۆم بووە کە ئەم هیوایم ڕۆژە لە ڕۆژان بێتە دی بۆ ئەوەی پێشەنگایە بکەمەوە، بۆیە هەوڵ و ڕەنجم ماوە بۆ ئەوەی پێشەنگایە بکەمەوە. پێمان بڵێ لەم پێشەنگە تایبەتیەتە خاتوو ڤارین چەند تابلۆت نمایش کردووە؟ وا بزانم 27 دانە ئەبێت، 27 تابلۆم تایە داناوە و بەشداریم کردووە. چیرۆکی تابلۆکانی تۆ زیاتر گزارشتن لە چ بابەتێک؟ گزارشتن لە دەم و چاو، لە ڕوخسار و ئەبستراکت. ئەو پۆرترێتانە ئەو کارکتەرانی کە تۆ نەخشاندوتن ئایا کارکتەری خەیاڵی خۆتن یا خۆت واقعەن؟ کارکتەری خەیاڵی خۆش من و بەڵکو وەکو خەیاڵێکیش هەستەکەم ئەو ئینسانانە بوونیان هەیە، بۆیە من هاتووم دروستم کردوونەتەوە و دەرم بڕیوەن. پێمان بڵێ ڕەنگ چ کاریگەریەکی هەیە لەسەر هونەرەکەی تۆ؟ ڕەنگ کاریگەری زۆری لەسەر من داناوە، بە تایبەتی کە ئەبستراکتێ دروست دەکەم، هەست بە مرتاحەتیەکی زیاد لە حەد ئەەکەم کە ڕەنگ ئەگرمەوە و ڕەنگ دروست ئەەکەم و فڕی ئێمە سەر کانڤازەکە هەستەکەم دەروونم ئارامە بێتەوە. کاریگەریەکی زۆر خۆشی هەیە بۆ من کە دائنیشم تابلۆیە دروست دەکەم و ئازام لەگەڵ مناڵەکە مامەڵە ئەەکەم. چۆن لەگەڵ مناڵەکە مامەڵە ئەەکەیت بەو شێوازەم نیش لەگەڵ تابلۆکەما بە نەرمونیانی مامەڵە ئەەکەم و کاری لەسەرەکەم. پێمان بڵێ ئەزمموی تۆ لە بواری کاری وێنەکێشان و شێوەکاریدا لە کێوە هەستت کرد ئەو بەهرێت هەیە و لە کێوە یەکەم تابلەی خۆتت نەخشان؟ من ماوەی 7 ساڵە بێت خەریکی کاری شێوەکاریم و تا ئێستا چەند جار تابلۆم دروست کردو و لێشی فرۆشتومە. بە تایبەتی کاتی ماهەت بوو کە 5 ساڵی ماهەت من خەریکی وێنەکێشان بووم، وێنەم ئەکێشا. ئەو 5 ساڵە من بە کاری وێنەکێشانەوە خەریک بووم و هەوڵم لەگەڵ ئایاوە و چەند جارێک ڕوبەڕووی ناخۆشیش بوومەتەوە، تێکیشم ماوەتەوە و سڕیوی شتمەتەوە و ڕوبەڕووی ناخۆشیش بوومەتەوە و چاکیشم کردوێتەوە، چەندەها جاریشم تا کردووە و بەلاشمەوە شتێکی خۆش بووە. پێمان بڵێ خاتوو ڤارین ئەم پێشەنگای تۆ بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام دەبێت؟ بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت کە ئێستا 2 ڕۆژی ماوە ئەمڕۆی تەواو و پێخۆشحاڵە بم بە هاتنتان.